سڵاتان لێوێت دیارە ماوەیەک پێشێستا لێژناوبەشەکانی قایمقامیەت بە تایبەت قایمقامیەت و شارەوانی هەڵەبجە بەمبەستی چاکسازی لەناو بازاڕی هەڵەبجە ڕێگریان کرد لەوەی کە عەرەبانە و دەستگێڕەکان بێنە ناو بازار بۆ فرۆشتنی میوە و ئەو کەلوپەلی کە دەیفرۆشن. لە ئێستادا بەشێک لەو دەستگێڕ و عەرەبانەتیانە هاتوونەتە بەردەم شارەوانی بۆی کە ڕێگەیان بدەن چەند کاتژمێرێکی کەمیش ببێنە ناو بازار بۆی کە بتوانن ئەو پێداویستی و ئەو شتومەکەی کە پیانە بیفرۆشن. کا خەڵات ئەگەر پێم بڵێنەوە مەعاناتان چییە ئەوە داواکاریتان چییە بۆ چی هاتوونتە بەردەم شارەوانی؟ وەڵی داواکاری ئەوەمانەیە ئەین بۆ لای شارەوانی ئەڵێ نییە لەوێ 10 ڕۆژی تریەتەوە 6 ڕۆژی تریەتەوە ئێمە کرێ ئێمە ڕۆژە بین و چوارنێ ئەوە بەدای داواکاری ئێمەوە چیەکەنێ داواکاری ئەوەی عەرەبانەیە بێتە ناو بازار و 1 ساعتی ئێواران هەموو شارێک لە هەموو شارێکە 3 ساعتیانەیە لە ڕۆنە ناو بازار سلێمانی لە بانی ئەسرۆ دایەخەن تا 5 ئێوارە ڕێگری ئەوەمان لێکرا ئەڵە نایە بێنە بازار 10 دقی ئێوارە بانگ بێنەوە بە بازار وتم وەڵای ئێمە بۆ بانگ ئەڕۆینەوە بۆ مانگ بانگیدا ئەیتر کاسبی لێواکرێ چوین بۆ لای نوخشەخانیش جوابێکی یاینەوەتی و نەوەڵا برا نایان بینە ناو بازار کاسبی بگەن چایم 4-5 پیاوە ڕشسبی ئەو بوویەوە ئەماشتی سقییان نەگراتینە دەرەوە تا چەند بژێوی ژیانی خێزانەکان باشە باو پیاوە قسێکم بۆ بکە بژێوی خێزانەکان تا چەند لەسەر ئەو دەزیێڕ و عەرەبان بۆ عەرەبانە و عەرەبانەکەی زەوت هەمووتانە بینی چۆنە ئەتا ڕۆژێ چوارە بگات هەفتەیە نایکات ئەیا حکومەتی ئاوەستا ئەڵێ کاکەوە نادەن نە گولی نە گڵاوی نە پیسی نە داعاشی نە پیاو خراپی ناڵ کاسبی بکەین داواتیان حەلێکمان بۆ بدۆ ناچیمان لێەکەن ئەچنای نوخشە ئەڵێن نییە تێن بۆ ئێرە ئەڵێ بەیانی بێن ئیمڕاتوینەوە تۆ تێوەڵان نیە لەوێ ئەی قوڕی پێ بکەین مەسەلمانە ئێمە چی بکەین ئێمە ها باشەوە تا چەند بژێوی ژیانی تا لەسەر ئەو دەستگێڕ و عەرەبانەیە کە یفرۆشن ئەو شتومەکەی کە لەسەری ئەمە ئاوارەیەتیەکەی ئەمە ئاواری عەرەباتووە ئەمە پیاوێکی فەقیر هیچ معاشێکی نییە ئەوە کابرایەکی کرێ خانووەدا هەر هەمانوو هێوانە ئەیتر ئەوە سانێکە حاڵی ئێمە دارەکە نهاتون بەدەمتانەوە ئەوەندەی کە سەردانی شارەوانی و قایمقامیەتان کرد کۆلە دیوانێ سنەمای شارەوانی 5 دقمان ببینە بازار پەلەماریان دارێک مەگوتم یاڵم کویان نایڵم عەرەبانەکەم بەرن شایەنەکە شایانی ئەمەیان بردووە هی ئەوەیان بردووە تێگەیت هی ئەمەیان بردووە بە خەڵ بە تەکلیف شایەنەکەی وەڵی ئێمە براگیان پێشەکی بە خێراتنی کەڵانەکەتانەکەم هیوادارم ئەمە بڵاوکەنەوە بە قورئان کەس مەتاقەتی زیمانی ماڵی کەس ناخورێ تێگەی بە ئەڵڵا هەر خۆیەتی یەکەم کەس ئەم گرێکە جیەکە بکەم یکاکە بێڵەوە کاس پێکەم بکەم داوای 1 سەعاتمان کردووە 1 سەعات ئەو عەرەبانانە بەڕیز بۆسن باشە هەتا بانگەدا یخۆ دوای بانگ کەس نێ لە بازاڕە بە گەورەی خوانە لە خۆشیاتیم بە گەورەی خوانە لە دەوڵەمەنیاتیم سوێن بەخوا 250 مەعاشم لەسەر زەویانیە خوا ئەو کەریم کابانە بژێوی ماڵ و مناڵی پێ بەخێوەکەم و کرێخانووی لێ دەرەکەم و ئێخۆ لە وڵاتە نە ئاوە بەلاشە نە مۆلیدەوە بەلاشە نە خانووە بەلاشە نە کارەبایەوە بەلاشە دار و بەردوو هەر ئەوەی ماوە هەناسەکە بکەنوە پارە شکر بۆ خوا بەس نێش هەناسەکەی خوایە خۆی نایان کردوە پارە چاوەکەمی وەکو ئەم کاسبکارانە دەڵێن وە خۆیان وەک دەیبینن لە وێنەکاندا لە بەردەم شارەوانی کۆبوونەتەوە و نیگەران سەردانی شارەوانیان کردووە سەردانی قایمقامیەتیان کردو بەڵام ئامادە نەبوون گویان لێ بگیرێ تەنیا ئەمان داواکەن کە ڕێگان پێ بدرێ بێنە ناو بازار هەڵەبجە بۆی کار و کەسابەتی خۆیان بکەن لە ڕێگەی بەقاڵی و ئەو بابەتانەوە بتوانن بژێوی خێزانەکانیان دابین بکەن داواکەن تەنیا 1 کاتژمێر بێنە ناو بازار بتوانن کار و کەسابەتیان بکەن بەڵام خۆیان دەڵێن تاکو ئێستا گویان لێ نەگیرا و لاەنە پەیوەنددارەکان پیان ڕاگەاندون کاوان دەستگێڕ و عەرەبانەتیەکان ناتوانە ناو بازار شتومەکەکانیان بفرۆشن.